والله ڕەمەزانە باسی چی بکەین نازانم بەڵام شتێک هەیە دینیە ینی لەبەرەوەی لە ناو ڕەمەزانین باسی کەین باشە هەرچەندە وەختەکە درێژ نەبیتەوە دەرێ یەک لە کوڕە بەدینەکان لە زەمەنی خۆی زۆر متەدەین دەبی هەوەکو ئێستا وەزعی زۆر خراپ دروست دەبی لە بیئەکەی ئەوان ئەو کوڕە چەند فترەیەک یعنی خەڵکەکە هەمووی بێسعەت و بێتاقەت دەبی پارە نامینێ خەڵک بیخوا بەڕاستی ینی نان نامینێ بیخوا ئەو کابرای زۆر متەدەینە زۆر دەپارێتەوە لە بەرخوای داوای لێ دەکا کە وچی برێ ڕزقەچی لە بۆی بنێری دوو ڕۆژ مندارەکانی نانی ناخۆن یعنی ئەوەندە برسی دەبن مندارەکانیان نانی ناخۆن دەڕوا دەگەڕێ دەبینی یەکێک لەوەیە وچی برێ ئەو خوای گەورە یەکەچی مسەخەر کردی لە بۆ ئەوی ئەو هاوکاری بگەینتە دەستی ئەو کابرای دوو کولێرەی دەداتێ دوو کولێرەی دەداتێ کۆلێرەکان ناوی هەلوای تێدایە باشە بەڵێ دێتەوە ئافرەتەکی دەبینی ئافرەتەکەی مندارەکی ئێتیمی لەگەرە ئەو مندارە ئێتیمە دەگیریێ یعنی زۆر دەگیریە زۆر داد و فێخانێتی لە برسان ئافرەتەکە بە کابرایەکەی دەرێ وەڵڵاهی سێ ڕۆژە ئەو منداری من زاد نەچیتە دەوی یعنی تەمەشاکە کابرا پێ لە ڕوحی خۆی دەنێ لەبەر ئەوەی مندارەکانی خۆشی زۆر برسینە بەڵام لەبەر خاتری خوا و وەختەکەی دوو کولێرەکەی دەداتە مندارەکەی و دەڕوا کە دەڕوا دەگاتەوە مارەی خێزانەکەی لە دەرکەی ڕاهاوەردە کە دەرێت و لە چی پیاوەکە دەرێ ئەو کابراایەک لە دوو دەگەڕێ دوو سەعاتە ئەوش دەرێت چ بووە کابرای دەبینی دێتن دەرێ کاکە وەڵڵاهی بابی تو وەختی خۆی پیاوەتی و چاکەی زۆری لەگەن من کردیە پارەی زۆری بە قەر دایتە من بەڵام بابت نەماە ئێستا ئەمن ئەو پارەی کە دایتێ من و قازانجەکەی کە بە شریکی لەگەرم بووە هەموویم لە بۆ هینای زانا قدرەتی خوای دەرێکە هینایتی ئەوە دەکا دەیداتێ و دەڕوە باشە چەند ڕۆژێک پاشی خەونەچی دەبینی لە خەونەکەی خوای گەورە لە ڕۆژی مەحشەرەیە ینی لە ڕۆژی حەسر و حسابە حەق و حسابی ئەو کابرای دەرێ پارەکەی کرد لە بابی لە بۆی مایتەوە لە بۆی هاتیە هەمووی دەکاتە خێر زەمەنێکی نارێم زۆر خراپ بووە دەکاتە خێر و عسەنات هەمووی لۆ دەینە سەر تەرازوی دادنێن یعنی خێر و چاکەکانی وەچی یەکە ئەو خێرانی لە بۆ دادنێن وچی پەڕەکی یعنی خێرەکان لە بۆی ڕۆیشتیە بەڵام وچی پەڕەکی سووک دەڕوا دەرێن کاکە ڕاوەستن ئەوە خێر و حەسەناتی وەکو یەکە خێر و خراپەکەی وەکو یەکە دەرێت دوو کولێرەی مایە دوو کۆلێرەی مایە بیدن دانێنە سەر تەرازۆکەی دوو کولێرەکەی کە دایتی ئەو هێتیمەی دێنن لەسەر تەرازۆکەی دادنێن تەرازۆکەی ئەوەندە بەرز ئەوەندە قورس دەبی یعنی هەموو شتەکانی نەزاتی دەبی لەو مەسلەی مەحشەر و ئەوانە دەرێن ڕاوە هێشتا مایە هەدی فرمێسکی مندارەکەی ئەدی ئەو پێکەنی نێ مندارەکەی یعنی کەواتە ئەم مەقسەدم چیە لێرە خەڵکە دەورەمەندەکە خەڵکە دەستڕۆیشتووەکە هەموو ئەوانەی کە ئێستا حەز دەکەن خەڵک بێتاقەت و بێسعاتە هاوکاریان بن هاوکاری ماڵەهێتیم و وەکو برا و خوشک وەنیە هاوکاریان من ئیشاءڵڵا خوای گەورە هەمومان نەجات بدە خی گەورەش دایمەن شتێکە کاتە سەبەب بۆ کەسێک ڕستێک هەر شتێک بێ ئەی کاتە سەبەبێک ئەنی کە خی گەورە شتێکت دێنێتە پێش هیچ شتێک بەبێ سەبەب نییە دایمەن خێری خۆی تێدایە و کاگوریاش ئەوەی لێرە پێوتین کە دایمەن خێر بکەین و بزەیەک خەندەیەک پێکەینێک بەڕۆی کەسێکە هیچی تە ناچێ ئەوەش هەر بە چاکە بۆت ئەنووسرێ یعنی دایمەن تۆ شەرت نییە شتێکی زۆر گەورە بکەیتە خێر بڕپارەیەکی زۆر بکەیتە خێر ئەها ئەو کەسە بەو دوو کولێرێ ئەو دوو خێرەی بۆ هات ئەگەر کەسێک بێ بۆ نمونە تۆ خواردنێک بکەیتە خێریان بۆ نمونە بڕپارەیەک بکەیتە خێر ماڵێک لە هەژاریەوە دەربێنی دڵێک لە تەنگیەوە دەربێنێ بەخوای گەورە چ خێرێکت بۆ بنووسێ زۆر سپاس دەستەکان خۆش بێ مەمنون